بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. عليكم السلام ورحمة الله. لباسي شرح أصول ثلاثة لدرس حوتم دا دقينا باسي مرتبة دوام. قلت ما ناسيني إسلام ببي بلقي قرآن وسنة، وإسلاميش قلت ما دبيت چند مرتبة ناسيني إسلام دبيت سي مرتبة. يكم مرتبة إسلام، دوهم مرتبة إيمان، سيم مرتبة إحسان. مرتبة إسلام من ليك دايوة كإسلام چيا معناي چيا وبلغ كانش من باس كردن وأركان إسلاميش پنج بون أو پنجش من باس كردن. استاد دقينا لدرس حوتم دا دقينا المرتبة الثانية فليدو هم بريتيا لشي الإيمان. بريتيا لا إيمان. إيمان بيوندي بدل وهي إسلاميش بيوندي بشتا ظاهرية كان وهي أو أعمالاني كبا أندام كان دكرين. بنمونا شاتمان كبزمان دا قتريت نويش كبا أندام كان دكريت وبدل شروها روجو حاج أوانا بيان دا قتري أركان إسلام. بلام إيمان پەیوەندی بە ناو دڵ و دەروونەوە هەیە. جا ئێستا ئیمان با بڵێن پێناسەی نەکردەوە بە یعنی بە وردی، بەڵام ئاوا باز دەکات کە دەڵێ ئیمان چییە؟ الئیمان وهو بضع وسبعون شعبة. ئیمان بریتیە لە حەفتا و ئەوەندە بەشە. فأعلاها قول لا إله إلا الله. مرتبەی هەرە بەرز و هەرە گەورە و پلەی هەرە بەرز لە ئیمان بریتیە لە کەلیمەی شایەتومان کە لا إله إلا الله. وأدناها پلەی هەرە نزمیش لە ئیمان بریتیە لە چی؟ بریتیە لە ئیماتەة الأذى عن الطريق، لابردنی ئەزیەت و ئازارێکە لەسەر ڕێگای موسڵمانان و لەسەر ڕێگای خەڵک بەگشتی. جا هەر جۆرە ئازارێک بێت، دڵکێک بێت، خۆشکردنی ڕێگایەکی بێت، لابردنی ئازیەت و ئازارێکی بێت، و هەر جۆرە لابردنی ئازیەت و ئازارێک بێت، ئەوەش هەر بریتیە لە ئیمان. واتە ئیمان کردەوە دەگرێتەوە. ئیمان هەم لا إله إلا الله دەگرێتەوە کە کەلیمەی تەوحیدە، و هەم کردەوەش دەگرێتەوە کە حەفتا و ئەوەندە بەشەیە ئەوەندی کێ باز نەکردە، بەڵام ئەو فەرمایشتێک هەیە کە باسی ئەو با بڵێن دووشتانە دەکات. أعلاها وأدناها. والحياء شعبة من الإيمان. شرم و شکۆ و حەیاش خەسڵەتێکە، تایبەتمەندیەکە، و هەروەها بەشێکە، یعنی قطعة من الإيمان. بەشێکە لە چی؟ بەشێکە لە ئیمان. جا حەیاء چییە؟ بریتیە لەو ڕەوشتەی کەوا لە ئینسان دەکات گوناه و تاوانی پێ نەکرێت. حەیا مەبەست ئەوە نییە کە ئینسان شەرمن بێت، مەبەست ئەوەیە کە ئینسان لە ئاستی گوناهدا لەبەر ئەو حەیا و شەرمەی کە لە خوای گەورەی هەیە گوناه و تاوانی پێ نەکرێت. ئەوەش بەشێکە لە ئیمان، و چەندین فەرمایشتیش لەسەر ئەوە تەبعاً هاتووە. ئینجا ئیمان یعنی چییە؟ الإقرار باللسان. ئەوەی تەبعاً باز نەکردووە لێرەدا بریتیە لە دان پێداهێنانی بە زمان، کەلیمەی شایەتومان بە زمان بڵێ. باشە برام. والتصديق بالقلب. بە دڵیش ئەوەی کە بە زمانی دەڵێ بە دڵ بەڕاستی بزانی. ئەگەر خوا نەخواستە ئینسان قسەیەک بە دڵ بڵێت، بە زمان بڵێت، بەس بە دڵ بەڕاستی نەزانێت، دەبێتە چیکی دەزانێت. بە زمان قسەیەکی بڵێ بە دڵ بەڕاستی نەزانی، دەبێتە منافق، دەبێتە نیفاق. برام دەبێت ئەوەی کە ئینسان بە زمان دەیڵێت بە دڵیش بەڕاستی بزانێت. ئەنجا سێمیان ئیمان بریتیە لە چی؟ والعمل بالأركان. یاخود العمل بریتیە لە ئەنجامدانی ئەو کار و کردوانەی کە ئینسانیان پێ دەبێتە مسلمان، واتە بەگشتی ئینسان کار و کردەوەشی دەبێ هەبێت، هەم بە زمان دانی پێدابێنێت، هەم بە دڵ بەڕاستی بزانێت، هەم بە عەمەلیش ئەوەی کە بە دڵ و بە زمان بەڕاستی دەزانی و دەیڵێت بە کردەوەش بەڕاستی بگێڕیت و
لە مەیدانی عەمەلیشدا جێبەجێ بکات. ئەوە پێی دەڵێن ئیمان. ئەنجا ئیمان وأركانه 6 أركان إيمان چەندن؟ 6 ڕوکنی هەیە، 6 پایەی هەیە. ئەو 6 پایانە تێدا نێنەدی ئەوە ئیمانەکە تەواو نییە و ئەو ئیمانە تەواو نابێت. یەکەمیان ئەن تؤمنە بالله، ئەوەیە ئینسان ئیمانی بە خودای پەروەردگار هەبێت. کێ دەزانێت ئیمان بەخوا بوون یعنی چی؟ ها؟ بڕوابوون بەخوا یعنی چی؟ یعنی چی؟ چ دەگرێتەوە؟ هەر ئەوەندە جا؟ دەیڵە دەی آخر ئیمان بوون بەخوا یعنی چی؟ بەس ئیمان بوون بەخوا ناڵێن پایەکانی ئیمان 6 وایە؟ دەڵێن ئیمان بوون بەخوای پەروەردگار چ دەگرێتەوە و معنای چییە؟ بۆچی وا دەڵێن؟ چونکە هەموو کەسێک مسلمان و غەیرە مسلمان دەزانێت کە خوایەک هەیە ناوی ئەڵڵایە. کافرەکانی سەردەمی پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەگەر لێت بپرسینایە من خلق السماوات والأرض، کێ ئاسمانەکان و زەوی دروست کردو؟ یەکسەر دەیانگوت خوای پەروەردگار. لەیەقولون الله، یعنی بەبێ شەک هەموو کەسێک بڕوای بەوەی هەیە کە زاتێک هەیە ناوی ئەڵڵایە. بەڵام ئایا بەوەندەی دەبێ مسلمان کە پێی دوابێت تەنها زاتێک هەیە ناوی ئەڵڵایە و بڕوابوون بەخوا هەر ئەوەندەیە؟ نەخێر. بڕوابوون بەخوای پەروەردگار لە لای خۆتان بینووسن ئەو 4 شتانە دەگرێتەوە. باشە برام، يتضمن 4 أمور. بڕوابوون بەخوای پەروەردگار 4 شتان دەگرێتەوە. ناڵین پایەکانی ئیمان 6. یەکەمیان بڕوابوونە بەخوا. جا بڕوابوون بەخوا 4 شت لە خۆ دەگرێت. یەکەمیان الإيمان بوجود الله تعالى، ئیمانمان بە بوونی خدای پەروەردگار هەبێت. بڕوامان وابێ کە خوایەک هەیە، بوونی هەیە و ناوی ئەڵڵایە. بوونی هەیە و ناوی ئەڵڵایە. دووهەمینیان الإيمان بربوبيته، بڕوامان بەچ هەبێت؟ بە پەروەردگاریەتی پەروەردگار. واتە بڕوامان وابێ هەرچی دروست کراو هەیە لەو کەون و کائیناتیدا کێ دروستی کردووە؟ خوای پەروەردگار دروستی کردووە و هیچ کەسێکی دیکە هیچ شتێکی دروست نەکردووە. دروستکەری هەموو شتەکان تەنها ذاتی ئەڵڵایە. سێمیان الإيمان بألوهيته، ئیمانمان بە پەرستراویەتی پەروەردگاریش هەبێت. واتە لە مەیدانی عەمەلدا تەنها خوای پەروەردگار بپەرستین، هیچ شتێکی دیکە لەگەڵیدا نەکەینە هاوبەش و لەگەڵیدا نەپەرستین. گرفتی ئێمە بە زۆری ئەوەیە دەزانین بڕوامان بە وجودی خوای گەورە هەیە، بە ڕوبوبیەت هەیە، بەڵام لە ئولوهیەتدا غەیری خوای گەورە دەپەرستی. جا لە زۆرێک لە جۆرەکانی پەرستن. ئەوە سێمە، واتە ئینسان دەبێت بڕوای بە ئولوهیەتی پەرستراویەتی خوای گەورە هەبێت، لە مەیدانی عەمەلدا تەنها ذاتی ئەڵڵا بە تاک و تەنهایی بپەرستێت. چوارەم الإيمان بأسمائه وصفاته، چوارەمینیان بڕوامان بە ناو و سیفەتە بەرزەکانی خوای پەروەردگار هەبێت کە خوای گەورە خاوەنی چەند ناو و سیفەتێکە کە تەنها ذاتی ئەڵڵا خاوەنی ئەو سیفەتانەیە و تەنها خوای پەروەردگار بە تاک و تەنهایی خاوەنی ئەو سیفەتانەیە. ئەو 4 شتانە بڕوابوون بە خوای پەروەردگار دەگرێتەوە. واتە دەبێت ئینسان بڕوای بەو 4 شتانە هەبێ ئەو جا بڕوابوونێکی تەواوی بە خوای گەورە هەیە. یەکەمیان بڕوا بەبوونی خوای گەورە، دووهەمیان بڕوا بە پەروەردگاریەتی خوای پەروەردگار، سێمیان بڕوا بە پەرستراویەتی خوای گەورەوە بەس خوای گەورە بپەرستین، چوارەمیان بڕوامان هەبێت بە ناو و سیفەتە بەرزەکانی خوای پەروەردگار، ئەوەی کە خوای گەورە بۆ خۆی بڕیاری داوە و پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیثەکانیدا باسی کردووە، ئێمەش ئاوا بۆی بڕیار دەین و ئیقرار کەین کەما یەلیق بجەلاله، هەروەکو چۆن لە ذاتی ئەڵڵا دەوەشێتەوە. کەواتە ئەوە بریتیە لە بڕوابوون بە خوای پەروەردگار دەبێت ئەوەتان لەبەر بێت. تەکیدیش لە ئیمتیحانی دێتەوە.
دوهەمیان وەمەلائیکەتیهی دووهەم پایەی ئیمان بریتیە لە چی؟ بڕوابوونە بە فریشتەکانی خوای پەروەردگار بڕوابوونە بە فریشتەکانی خوای پەروەردگار بڕوامان وا بێت کە مەلائیکەتەکان خوای پەروەردگار لە نور و ڕووناکی دروستی کردوون خوای پەروەردگار دەپەرستن و خوای گەورە کۆمەڵی ئیش و کاری بە مەلائیکەتەکان سپاردووە ژمارەکەیان نازانین لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون لفرمان خوای گەورە دەرناچن ئەوەی خوای گەورە پێیان بڵێ هەر ئەوە جێبەجێ دەکەن و کۆمەڵێک ئەرکیان لەسەر شانەکە بەڕێوەبردننی کاروباری دنیا و ئوموری دنیا و ئینسانەکان بەڕێوە دەبن کۆمەڵێک لەوانە فریشتەنە و هەنە و خوای گەورە دروستی کردون ژمارەکەیان خۆی دەزانێت بڕوامان یەکەمینیان بە وجودی مەلائیکەت هەبێ لە کاتێکدا کە نایانبینین دووهەمیان بڕوامان بە هەموو ناوی ئەوانە هەبێ کە دەزانین ناویان چییە و دەزانین ناشزانین ناویان چییە جوبرائیلە میکائیلە مثلا مەلەک المەوتە مثلا یعنی هەرچی لەوانە مالیکە ڕێڵوانە مثلا ناوەکانیان دەزانین ئەوانە بڕوامان پێیان هەبێ ئەوەی کە ناویشی نازانین بڕوامان بە مەلایکەتەکان و بوونی مەلایکەتەکان هەبێت ئەنجا ئەوانە خوای پەروەردگار دروستی کردوون بۆ چەند کاروبارێک کە خۆی پێی سپاردوون بڕوامان بە بوونیان هەیە بەڵام لە کاتێکدا کە ئینسان نایان بینێت مەلایکەتەکان هەر یەکە و ئیشێکیان پێ سپێردراوە بەپێی ئەوەی کە خوای پەروەردگار بۆ دیاری کردوون سێهەمین لە پایەکانی ئیمان وە کوتوبیهی بڕوابوونە بەچی بڕوابوونە بە کتێبەکانی خوای پەروەردگار بە هەموو ئەو کتێبانەی کە خوای گەورە ناردوونی بۆ سەر زەوی هەموو ئەو کتێبانەی کە خوای گەورە ناردوونی بۆ سەر زەوی بڕوامان پێیان هەبێ کە یەکەمینیان ئەوانە لە لای خوای پەروەردگار دابەزیون و حەق و ڕاستیان تێدا بووە بۆ پێغەمبەران هاتوون ئەوانەی کە ناویان دەزانین و ئەوەشی کە ناوی نازانین ئەنجا ئەوەی کە تێیدایە بەڕاستی بزانین ئەوەی کە هاتووە لەو کتێبانەدا بەڕاستی بزانین و بەتایبەت سەبارەت بە قورئان کە کتێبێکی خوای پەروەردگارە و دووهەمین نوسخەی کتێبی خوای پەروەردگارە بۆ سەر زەوی ئەوە کار بەو قورئانەی بکەین ئەوە حەقی قورئان و مافی قورئان لەسەر ئێمە بڕوامان پێی هەبێ کە لە لای خوای گەورە دابەزیوە ئەوەی کە تێیدایە بەڕاستی بزانین خەبەرەکانی هەواڵەکانی شوێنی بکەوین و هەروەها ئەوەشی کە ئەمرمان پێ دەکا و لێمان قەدەغە دەکا بە قسەی بکەین و بە فەرمانەکانی ئەو قورئانە بکەین ئەوە بڕوابوونە بە کتێبەکانی خوای گەورە بڕوامان بە هەمووان هەیە کە دابەزیون بۆ سەر پێغەمبەران بەڵام هەموویان نسخ بوونەوە تەنها قورئان نەبێت بۆ ئێستای ئێمە بڕوامان وایە کە قورئان کە دوایین نسخەیە هەمووی نسخ کردوونەوە بەڵام ئەوانی دیکەش بڕوامان وایە کە لە لای خوای گەورە هاتوونە و بۆ کاتی خۆشی پێویست بوون کاریان پێکراوە بەڵام بۆ ئێستا تەنها کار بە چ دەکەین تەنها کار بە قورئان دەکەین و شوێنی قورئان دەکەوین واتە ناگونجێ ئینسان ئێستا بڵێ وەڵا زامن ئەدی تەوڕاتی لە لای خوای گەورە نهاتووە لەگەڵ ئەوەشدا کە دەستکاری کراوە ئایا شوێنی وشکەوم دەبێت شتیوە نەخێر لەبەرەوەی ئێستا قورئان دابەزیوە ئەوان دیکەی نەسخ کردوونەوە و پێغەمبەری آخر زمان صلی الله عليه وسلم پێغەمبەرەکانی دیکە کە بۆ سەردەمی خۆیان بوون ئەو پێغەمبەرە بۆ ئێمەیە و دەبێت شوێن کتابی ئەو پێغەمبەرە بکەوین کە بۆ ئەوی هاتووە کە بریتیە لە قورئان کەواتە بڕوامان بە هەموو کتێبەکان هەیە بەڵام کار بە چی دەکەین ئێستا دەبێت کار بە چی بکەین تەنها بە قورئان هەواڵەکانیشی تەبعاً بەڕاست دەزانین چوارەمینیان وەڕوسولیهی بڕوامان بەچی هەبێت لە پایەکانی ئیمان بە نێردراوەکانی خوای پەروەردگار جەمعی ڕەسوولە یعنی نێردراو هەموو ئەوانەی کە خوای پەروەردگار ناردوونی بۆ سەر گەلێک بۆ سەر قەومێک لە کاتی خۆیدا چ ڕەسوول بێت چ نەبی بێت بڕوامان پێیان هەیە کە هەموویان نێردراوی خوای پەروەردگارن و هەموویان لەلایەن خوای پەروەردگارەوە بۆ بەشەریەت نێردراون بڕوامان بە هەر هەموویان هەیە لا نفرق بین أحد من رسله جیاوازی لە نێوان هیچ پێغەمبەرێکدا ناکەین بەڵام ئێستا شوێنی چ پێغەمبەرێک دەکەوین بۆ ئێمە تەنها شوێنی پێغەمبەر محەممەد دەکەوین صلی الله عليه وسلم ئیمان بە پێغەمبەرانیش یعنی ئیمانمان هەبێت کە ئەوانە لە لای خوای گەورە هاتوونە پەیامەکانیان بەڕاست بزانین ئەوانەی کە ناویان دەزانین و ناویان نازانین بڕوامان پێیان هەبێت بۆ ئێستای ئێمەش تەنها شوێنی محەممەد دەکەوین صلی الله عليه وسلم ئایا بۆمان هەیە شوێنی عیسا بکەوین ها شوێنی بکەوین
نەخێر لەبەرەوەی عیسا بۆ سەردەمی خۆی بووە بۆمان هەیە سەردەمی شوێنی ئیبراهیم و موسا بکەوین نەخێر یعنی بەگشتی ئەمما سونەتێک لە سونەتەکانیان ماوەتەوە ئەوە جیاوازە شەرعی من قەبلەنا جیاوازە بەڵام بەگشتی ئێمە تەنها شوێنی بۆمان هەیە شوێنی محەممەد کەوین صلی الله عليه وسلم لەبەرەوەی ئەو کۆتا هەمینە ئەو بۆ ئێمە هاتووە بڕوامان وایە هەموو پێغەمبەران لە لای خۆی گەورەوە هاتوون بەڵام بۆ سەردەمی خۆیان هاتوون ئەوان ئێستا بۆ ئێستای ئێمە تەنها شوێنی محەممەد دەکەوین تەنانەت لە ئاخر زمانێدا کە عیسا دێتە خوارێ بە شەریعەتی محەممەد کار دەکات لە ئاخر زماندا برا لەبەرەوەی ئێستا پرسیارێک دەکرێت زاکاکە خۆ فەرقی هیچ دینەکان نییە مەسیحی بی و جوولەکە بی و موسڵمان بی هەموو هەریەکە هەردەچێ بەهەشت شتی وا گاڵتەزاڕیە برا تەنها موسڵمان دەچێتە بەهەشتێ و تەنها ئێستا ئێمە بۆمان هەیە شوێنی محەممەد کەوین و شوێنی قورئان کەوین برا ئەوانی دیکە نەسخ بوونەتەوە بۆ سەردەمی خۆیان بوون بڕوامان بە هەموو پێغەمبەران هەیە بەڵام بۆمان هەیە تەنها شوێنی محەممەد کەوین صلی الله عليه وسلم تەنها ئەوە قبوڵە ئەنجا پێنجەمینیان واليوم الآخر ئیمان هەبوون بە ڕۆژی دوایی بەوەی کە ڕۆژێک دێت دنیا خەرا دەبێت و هەڵسانەوە تێیدا ڕوو دەدات بڕوابوون بە ڕۆژی دوایی سێشت دەگرێتەوە یەکەمیان ئیمانمان بەوە هەبێ کە ڕۆژێک دێ ئێمە لە دوای مردن هەڵدەستینەوە واتە زیندوو دەکرێنەوە دەبێ ئەو سێشتانەمان تێدا بێن و زیاد ئەوجا بڕوابوون بە قیامەتمان تەواوە دووهەمیان بڕوامان بە لێپرسینەوە و پاداشدانەوەی ئەو ڕۆژە هەبێت سێەمیان بڕوامان بە بەهەشت و جەهەنەم هەبێت ئەوە بڕوابوونە بە ڕۆژی دوایی دەبێت بڕوامان پێی هەبێت کە ئەو ڕۆژە حەق و ڕاستە و دێتە جێ و ڕۆژێک دێ هەمومان دەمرین و لە ناکاو هەمومان ڕاست دەبینەوە هەڵدەستینەوە بۆ دەشتی مەحشەر و دەچینە بەردەم قاپی خدای پەروەردگار بۆ لێپرسینەوە و پاشانیش هەندێک بۆ بەهەشت و هەندێکیش بۆ دۆزەخ دەڕۆن خوا پەناماندات شەشەمیان وتؤمن بالقدر خيره وشره بڕوامان بەچی هەبێت بە قەزا و قەدەری خەیر و شەڕ بەوەی کە چاکەمان پێخۆشە بەسەرمان دێ خۆ شتێکمان پێ ناخۆشە بەسەرمان دێت هەموو شتێک هەر خێرە لە لای خوای گەورە کە خوای گەورە تەقدیری دەکات بەڵام جاری وایە شتێکم بەسەر ئێمە پێم وایە ئەوە شەڕە ئەمە شەڕی مطلق لە لای خوای گەورە نییە والشەڕ لەیسە ئیلەیکە ئەوەی کە لە لای خوای گەورەوە دێت هەمووی هەر خێرە بەڵام ئەمن وا دەزانم کە نەخۆش دەبم ئەوە شەڕە بۆ من یان وا دەزانم کە فەقیر دەبم شەڕە بۆ من یان وا دەزانم کە شتێکم بەسەر دێ شەڕە بەڵام لە ئەسڵدا خەیرە لەوانەیە ئەمن ئیستیفادەی لێ بکەم لەوانەیە پێی بگەڕێمەوە لەوانەیە پاداشتم پێ بدرێتەوە پلەم پێ بەرز بێتەوە دەرس و پند و عیبرەتی لەوەر بگرم ئەوە هەمووی خێرە بەڵام جاری وا هەیە ئەمن وا دەزانم شەڕە بۆیە دەڵێت تؤمن بالقدر خێری و شەڕی جا بڕوابوون بە قەزا و قەدەریش چوار شت لە خۆ دەگرێت یەکەمیان بڕوامان بەوەی هەبێت خوای پەروەردگار علم و زانست و زانیاری بە هەموو شتێک هەیە پێش ئەوەی کە ڕوو بدات پێش ئەوەی کە دنیاش دروست کات خوای گەورە علمی هێندە پێشکەوتووە زانیویەتی و دەزانێت دنیا چۆن دروست دەکات چۆن دەبێت و سەرەتایەکەی چۆن دەبێت و کۆتایی چۆن دەبێت و چەند کەس دروست دەبن و ئینسانەکانش عاقبەتیان بەرەوکوێ ئەو علم و زانست و زانیاریە هی خوای گەورەیەوە دەبێت بڕوامان بە علمی خوای پەروەردگار هەبێت کە خوای گەورە زانایە بە هەموو شتێک دووهەمینیان بڕوامان بەوەی هەبێت کە خوای پەروەردگار هەموو شتێکی لە لەوح المەحفوظدا نووسیوە هەموو شتێکی لە لەوح المەحفوظدا نووسیوە ئێستا هەڵدەکەن بە خۆمژانتوە هەموو شتێکی لە لەوح المەحفوظدا نووسیوە کە شوێنێکی تایبەتە خوای گەورە هەموو شتێکی تێدا تۆمار کردووە بەڵام ئەو نووسینە بە معنای ئەوە نییە کە زۆر لە ئینسان بکرێت بە معنای ئەوەیە کە خوای گەورە هەموو شتێک دەزانێ و هەموو شتێکی زانیوە سێەمیان بڕوامان بەوەی هەبێ کە هەرچی لەو بوونەوەرەیدا هەیە مەشیئەتی خوای پەروەردگاری لەسەرە وەکو مەشیئەتی کەونی مەشیئەتی خوای گەورە دوو جۆرە مەشیئەتی کەونی و مەشیئەتی شەرعی مەشیئەتی کەونی لەسەر هەموو شتێک هەیە بە چاک و خراپیەوە بەڵام مەشیئەتی شەرعی لەسەر خراپە نییە بەڵکو پێی ڕازی نییە بەڵام ڕێگەی داوە کە هەرچی لەو بوونەوەرەیدا دەبێت بە پێی مەشیئەتی خوای پەروەردگار بێ وەکو مەشیئەتی کەونی چوارەمیان دەبێ بڕوامان وا بێت هەرچی دروست کراوە هەیە لەو بوونەوەرەیدا خوای پەروەردگار دروستی کردووە
خوای گەورە دروستکاریەتی هیچ کەسێکی دیکە لەگەڵ خوای گەورەدا بەشداری دروستکردنی نەکردووە کەواتە ئەو چوار مەرتەبانە دەبێت لە بڕوابوون بە قەزا و قەدەردا ڕەچاو بکەین بڕوامان بە عیلم و زانستی خوای گەورە هەبێت خوای گەورە بە هەموو شتێک زانایە بە دیار و نادیاریەوە دەزانێت لە ئاسمانەکان و لە بنی زەویدا وەکو یەک وایە بۆ خوای گەورە سڕ دەدات بڕوامان بەوەی هەبێ خوای گەورە هەموو شتێکی لە لۆح المەحفوظدا نووسیوە بڕوامان بەوەی هەبێ مەشیئەتی خوای گەورە لەسەر هەموو شتێکە وەکو مەشیئەتی کەونی بڕوامان بەوەی هەبێت هەموو دروستکراوەکان خوای گەورە بە تاک و تەنهایی دروستی کردوون ئەنجا دەڵێ والدلیل على هذه الأركان الست بەڵگەمان لەسەر ئەو ڕوکنانە چییە أو آياتي خواهي قبرد فرمي ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب شاكا أو هر أونية كإنسان روب كاتا مشرق ومغرب بلكو ولكن البر شاكا أوي من آمن بالله إنسان إيماني بخواهي قبرد هبت واليوم الآخر وبروج دعي هبت والملائكة بفرشتكاني هبت والكتاب والنبيين بكتب كانوا بپیغمبرانش برواي هبيت وبلغي ششم كدليل قدره ضل إن كل شيء خلقناه بقدر خواهي قورد فرمي إيما هموشتك من بأندازة گيري دروس كردوا بپیزان و سوزان ياريك خواهي پروردگار للاي خوي هيتي أو ششانا پيان ضلين پايكاني إيمان أركاني إيمان كدبي إنسان بڕوای بەو شەشتانە هەبێت ئەو جا پایەکانی ئیمانی تێدا دێنەژێ کەواتە ئیمان چییە؟ بریتیە لەدان پێداهێنانی بە زمان ها گوێتان ئەلەوەی بە کورتی ئەوە کورتەکەیەتی مەرتەبەی دووەم چییە؟ بریتیە لە ئیمان ئیمان چییە؟ بریتیە لەدان پێداهێنانی بە زمان کەلیمەی شایەتومان و دان پێداهێنان بە زمان بە حەقیقەت و ڕاستیەکانی هەموو ئەوانەی کە پێویستە دانیان پێدابێنی دووهەمینیان بە ڕاست زانینی دڵ ئەوەی کە بە زمان دەیڵێ بە دڵش قەنەعاتت پێی هەبێت نەک بە زمان شتێک بڵێ وەڵای خۆ بەڕاستی نازانم بەس هەر ئەوە تا خەڵکی هەڵدەخەڵەتێنم ئەوە نابێت سێمیان دەبێ بە کار و کردەوە و بە عەمەل بیسەلمێنی کە ئەوەی کە بە زمان دەیڵێ و بە دڵ بەڕاستی دەزانی بە عەمەل لە مەیدانی واقعدا کار و کردەوەت هەبێت و کاری پێ بکەیت نەک بڵێ وەڵا جای وایە دەڵێ مامۆستا ئاخر دڵم باشە جاگە دڵت باش بایە کردەوەکانیشت باش دەبوو برە باشە برە ئەوە ئیمانە دان پێداهێنانی بە زمان بەڕاستزانینی بەدڵ ئەنجامدانی کردەوەکان ئەدی پایەکانی ئەو ئیمانەی چەندن وەکو بینایەک کە ڕادەوەستی لەسەر چەند پایان ڕادەوەستێت چەند پایەی هەنا ئەو ئیمانە وەکو بینایەکی وایە چەند پایەی هەنە شەش بڕوابوون بە خوای پەروەردگار بڕوابوون بە فریشتەکانی خوای گەورە بڕوابوون بە کتێبەکانی خوای گەورە بڕوابوون بە پێغەمبەرانی خوای گەورە بڕوابوون بە ڕۆژی دوایی بڕوابوون بە قەزا و قەدەر باسشمان کرد بڕوابوون بە خوای گەورە یعنی چی و بڕوابوون بە کتێبەکانی و بە فریشتەکانی و بە پێغەمبەرانی خوای پەروەردگار و ڕۆژی دوایی و ئەوانەش و هەروەها قەزا و قەدەر چمان لەسەر واجب دەکات و دەبێ ئینسان چی تێدا بێتە جێ ها گوتمان چوار شت دەگرێتەوە هەر یەکێک لەوانە ئەوانەش دەبێ ڕەچاو بکەین هەر کەسێک ئاوا بوو ئیمانەکەی ئیشەڵڵا تەواوە و پایەکانی ئیمانیشی تێدا دێنەجێ بەڵام کەوانە بووین دەبێ بەڕاستی بە خۆمان داچینەوە ئەو دەرسە بۆ ئەوەیە هەر دەرسێکی دیکەش ئینسان ئەوەی کە دەیزانێت بە خۆی دابچێتەوە مراجعاتی خۆی بکاتەوە ئەگەر ئیمانەکەی تەواوە سوپاسی خوای گەورەی لەسەر بکات کە هەمووشمان کەم و گوڕیمان هەیە ئەگەر ئیمانەکەی تەواو نییە ئەوە بەڕاستی بەپێی ئەو عیلم و زانیارەی کە دەیخوێنی چارەسەری خۆی بکات خوای گەورە لە هەموو لایەکی خۆش بێ ئینشاءڵڵا تا دەرسێکی دیکە خوای پەروەردگار چاکەمان بەو بکات چاکەمان بێنێتە ڕێو و عیلم و زانست و زانیاریمان زیاد کات کۆتاییمان بە دەرسی حەوتەمینیش هێنا کە بریتی بوو لە ئیمان و هەروەها لە پایەکانی ئیمان وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين